وإما أو أنا اللي داين الرجانة أسكان بيني دينا سريع أو خنو وبارز قالش يعني لكن بدل نهاية ولا برو إما دقلا أركي باراسني مابلين أركي خماك باراسني سنو لقيوا أجل كيوكان قرار من دا ولا قبل هذين دارسان هاوكار بينو لقل دنابي مكاك وهاب مدن حيز نانا ودس خوشي في ليك مكاك وهاب كفتري كما هاتو دس بكار وليلة فلام شد دس ديارة ورده وكاين يعني همو خلق رابين لسر ويكا باڵندە ئاسکە کێویەکان پارێزن. والله ئەوەی ئێمە لە توانامانە بێکردومانە بە پاراستنی ئاژەڵە کێویەکان لە سنوورەدا بە حەقەت هاوڵاتیان ئەساسە هاوکارمان بن لەبەرەوەی ناوچەکە ناوچەیەکی فراوانە تەنها بە ئێمە ناکرێت بە وەکو پۆلیسی دارستان ئەبێ نیشینەکان لە دەنیشینەکان هاوکارمان بن بۆ ئێمە بتوانین بۆ جوانکردنی سروشتی کوردستان ئەو سروشتە جوانی کوردستان ئێمە بۆ پاراستنی ئەوانمانە ئەبێ ئەوانش هاوکاری ئێمە بکەن. بەڕێوەبەراتی ناحەی نەوجول و هێزەکانی لیوای 144 و دانیشتوانی خەڵکی ناوچەکە خۆبەخشەکان هەستاوین کانیاوەکان دەرەدەین و بۆی بتوانن ئاسکەکان و ئاژەڵە کێویەکان ئیسفادە بکەن. دیارە ئەمەش دوو مەرحەلەیە. مەرحەلەی یەکەم ئێمە ئەرکی دابینکردنی ئاومان لەسرە و مەرحەلەی دووەمیش پاراستنی ئاژەڵە کێویەکان بۆیە لەگەڵ هێزەکانی پۆلیسی دارستان و ئاسایش و هێزی پێشمەرگە ئەبێ ڕوبەڕووی ڕاوچەکانیش بوەستینەوە کە هەوڵی کوشتن و گرتنی ئاسکەکانەدەن بۆیە لێرە داوا لە ڕاوچەکانەکە نێنە سنووری بەڕێوەبەراتی ناحەی نەوجول لەبەرەوەی ئێمە پێشمەرگە و ئاسایش و حکوومەت هەموو ڕوبەڕووی داعش بووینێتەوە ئەوەشی کە دێتە ئەم سنوورە چی ڕاو بکایان بۆ مەرامێکی تری هەیە ئێمە حسابی داعشی بۆکەن و ڕوبەڕوویانە بینەوە. لە ناو زیانە خۆمان بینیمان کە ئاسکەکاتە ناو ماڵەکانەوە ئێمە نەبایەن فرێنی کەوتیان سەگی ئاوایەکە ئەیخوارد لە تینیان هەر بۆ لە بەرپێبوون ڕۆنەوە دوێ پێرێ حکوومەتە سوڕاتی لە